وذكر فإن الذكرى تنفع المؤمنين. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. گەورەترین کارەسات لە ژیانی مرۆڤدا بەپێی ئەو ئازارەیەکەوە تووشی دەبێ. لای کەسێکی نەخۆش گەورەترین کارەسات لەژبەباریە، لای کەسێکی زەرمەندی مادی لە دوای ئەوەی کە لە لووتکەی دەوڵەمەندیدا بووە ئەوەیە کەوا هیچی بەدەستەوە نەماوە، دوێنێ خێری بە خەڵک دەکرد، ئەمڕۆ خێری پێدەکرێ. ئەڵێ بەڕاستی کارەساتە. کارەساتە کەسێک کە لە وڵات و نیشتیمانی خۆیدا خاوەنی ماڵی خۆی، خانووی خۆی، بازار و دوکانی خۆی بووە، ئێستا دەربەدەر و ئاوارە بۆ بەهۆی جەنگەوە، بەهۆی کارەساتی بوومەلەرزا، خواپەناماندا کارەساتە سروشتیەکانەوە لافاوەوە تەماشا دەکەی، دەڵێ بەڕاستی ئەمە کارەساتە. ئەمانە هەموو کارەساتن و داوا دەکەین لە خۆی پەروەردگار خوا لاماندا. بەڵام تەماشاکە گەورەترین کارەسات ئەوەیە پەنا بەخوا ئینسان لە ڕیزی خۆشەویستانی خوا دەربکرێ. خوای پەروەردگاری ئەرحەم الراحمین لە قورئانەکەشیە هەمووی بۆ ڕوون کردوینەوە. خوای گەورە چی خۆش ناوێ. چوارمان باس کرد لە وتاری ڕابردوودا، لە بەشی دووەمی ئەو بابەتەدا دەگەینە سەر بەشی پێنجەم لەو کەسانەی کەوا خوای پەروەردگار بە نەسی قورئان دەفەرمێ ئەوانم خۆش ناوێ. إن الله لا يحب من كان مختالا فخورا. الله سبحانه وتعالى هیچ کات ئەوانەی خۆش ناوێ کەوا خۆبەزلزانن بەسەر خەڵکە، کەوا فەخر فرۆشن. بەڕاستی ئەو کەسانەی کەوا خۆبەزلزانن، یعنی سەیرێکی کابرا جلێکی تایبەتی لەبەردایە قاد خۆفش دەکاتەوە، کەسێک چوار چەکدار بەدوێەوە، چوار حیمایە و پاسەوان بە شوێن خۆیەوە دەبینێ، سارەکەی تۆزێ بەرزە و گران بەهاترە لە خەڵکی تەماشا دەکەی، بەڕاستی کیبرێکی پێوە دیارە، یعنی خۆبەزلزانینێکی پێوە دیارە. لود بە هەموو لود لە حەوا دەکا، تەوقەل لەگەڵا بکە سەری پەنجەکانی بەحاڵ دێنێ. لەو کاتەدا یەقینت هەبێ خوا خۆشی ناوی. ئەگەر دەتەوێت کەسێک ببینی کە خوا خۆشی ناوێ، سەیری ئەو کەسانەکە کە خۆ بە گەورەزانن، خۆیان بە ڕەفیقی خەڵک نازانن، خۆیان لە خەڵک بە بەرزتر دەزانن، ئەو کەسانی فەخر فرۆشی دەکەن. جار هەیە ئافرەتێکە خوای گەورە سیمایەکی جوانی بۆکو تاقیکردنەوە پێبەخشیوە، لە زیاتی شکری خوا بکە، لە زیاتی بە باڵاپۆشی دایپۆشێ، لە زیاتی بیپارێزێ، ئیلا بۆ حەڵاڵەکەی نەبێ کە خوا دیاری کردو کە مێرد و هاوسەری داهاتوێتی شانازی بە خۆیەوە دەکا، خۆی دەکا بە مۆدێل، هەر جارە بە نەوعێک شانازی بە جوانیەکەیەوە دەکا، فەخر دەفرۆشێ بەسەر خەڵکە. پەنا بەخوا دەبێت لە خۆی بترسێت، دەچێتە ڕیزی ئەو کەسانەوە کە خوا خۆشی ناوێ. ئەوە کارەسات بارە، ئەوە بە کارەسات بارە باش هاجوانی جیهان بێ. شەشەمیان إن الله لا يحب من كان خوانا أثيما. بەڕاستی پەروەردگار هیچ کات ئەوانەی خۆش ناوێ کە خیانەتکارن، کەوا تاوانکاریشن، یعنی خیانەتکاریشن و تاوانکاریشن. ئەمانە چێن؟ ئەمانە ئەو کەسانن کەوا خەڵک متمانەیەکی پێیانە کەچی ئەمان خیانەتیان لێ دەکەن. یعنی بەڕاستی کارەساتە کەسێک دڵی خۆیت بۆ بکاتەوە، تۆ بە ئەمینداری خۆی بزانێ کەچی تۆ نیهێنیەکانی ئاشکراکەی. کەسێک کە پەنات بۆ دێنێ، کاتی خۆی هەبوو لە زمانی ڕژیەمە، کەسێک پەنای بۆ کەسێک بردووە کەچی لە جیاتی پەنای بدا بیپارێزێ، تەسلیم بەو ڕژیەمەی کردووە، بە گرتی داوە، هەیە بە زیندانی هەتایی، هەیە بە لە سێدارەدان کۆتایی بە ژیانی هاتووە. خوای پەروەردگار ئەو خیانەتکارانی هەرگیز خۆش ناوێ. حوتەم إن الله لا يحب الخائنين. بەڕاستی پەروەردگار خائینانی خۆش ناوێ، ناپاکانی خۆش ناوێ. هەیە خیانەت لە تەرازوودا دەکا، هەیە خیانەت لە نووسینگەی خانوبەرە و کڕین و فرۆشتنی زەوی و خانوو شوقە و ئەوانەدا دەکا، هەیە نووسینگەی ئۆتۆمبیلی، هەیە کڕین و فرۆشتنی ئۆتۆمبیل، بەڵام خیانەتی تێدا دەکا. ئەم کەسە دێتە لای متمانەی پێیەتی، چونکە ئەو کەسەی کەوا لە نووسینگەکەیدا ڕێپێدانی حکومەتی هەیە، ئەڵێن فڵان کەس خاوەنی نووسینگەی ئەوەیە، ئەمە لەلایەن حکومەتەوە میریەوە دەسەڵاتەوە مۆڵەتی پێدراوە.
ئەو نووسینگەی تۆ کە بە حیساب کارتت هەیە ژمارەت هەیە لە مۆڵەتی ڕسمی لە حکومەتەوە هەیە واتە تۆ ئەمینداری خەڵکی ئەو کەسە تخوا چەند گوناحە دێ هەموو پارە و سەروەت و سامانی بەرهەمی ژیانی خۆی و خێزان و منداڵی تەسلیم بە خاوەنی ئەم نووسینگەیە کە دەڵێت زەویەکەم بۆ بکڕا بەڵکو بە کەڵکی ژیان بێ بەڵکو سوودی لێ بینم ئەڵە خەمن نەبێ ئەو زەویە ئەوە هەر وێنەی نییە خوا بکەم خەڵک پێی نەزانێ ئەوە هەر تازە بۆم هاتووە بەختی تۆیە بەڕێزان وا لای شیرین دەکا کابرا لە بیری دەچێتەوە مامەڵە بکا بڵێ هەرزانەیان گرانە ئەڵە هەر لە دەستم نەچێ بەڵام هەر دوای نیو سعات چوە ئەو دی و نووسینگەکەی و بێتەوە بڵێ من فڵان زەویەم هەیە دەیفرۆشم ئەڵە وەڵڵاهی بەداخەوە بێ بازاڕیە کەس شت ناکڕێ کاکەو شوێنە هەر بە کەڵک نایە وەڵڵاهی باوەڕ ناکەم بە مانگەیش مشتەریەک لێ بپرسێ بەخوا سعرێکی وا ناکە وا لەبەر چاوی دەخا کابرا لە بیری دەچێتەوە بڵێ چەندم پێداوە ئەڵە هەر شتێکم دەستکەوێتەوانێ و ما پوج نەبم قیروسیان نیوە بە نیوە لە زەرە لێ دەرچم والله ئەو کەسە ئەو نووسینگەیە یەقینت هەبێ والله لا يحب الخائنین ئەو ناپاکە خواخۆشی ناوێ ئۆتۆمبیلێکە تا بە کابرای دەفرۆشێ هەزار وەصف و سەنای دەکا کاتێکیش کەوا بۆی دەبەن لێ بکڕێ وای دەشکێنێ کابرای فرۆشیاری داماوی نەشارەزا بە بازاڕ متمانە بە قسە درۆکانی ئەو واللهی خواخواتی لە کۆڵی بێتەوە یەقینت هەبێ ئەوە کارەساتە بەخوا کارەسات ئەوە نییە هیچت قازانج نەکرد بێ کارەسات ئەوە نییە هەموو ئۆتۆمبیلی معرەزەکەت سوتابێ لە کارەساتێکە هەمووی لافاو هات پێ و لێدا بێ و بردبێتی ئەوە کارەسات نییە کارەسات ئەوەیە خوا بفەرمێ ئین الله لا يحب الخائنین تۆ یەکێکی لەو ناپاکانی کە خوا خۆشی ناوی ئیتر تەواو بەدبەخت دەبی ئەو کەسانەی کەوا بە ناوی دینداریەوە بەڕووکەش خەڵکی دەخەڵەتێنن کەسێک دەبینی من خەڵکی ما بینیوە هەر کە قسە دەکات جەزاک الله خێرن خدا پاداشت داتەوە الله تعالی بەرەکەتی تێ بخات یاخوا مامەڵەی لەگەڵ نەکەی والله وا دەستت دەبڕێ هیچ بێدینێک دەستی وا نەبڕێوی جا ئازاری ئەم زۆر زیاترە چونکە ئەم بە ناوی دینەوە ڕێزم هەیە بۆ هەموو ئەوانەی کە ڕیشی ئیسلامیان هەیە ئێمە گوناهبارین ئێمە خەتاکارین کە ڕیشمان دەتاشین هەموو ئەوانەی ڕیشێکی سونەتی پێغەمبەریان هەیە صلی الله عليه وسلم لە ئێمە چاکتر و پاکترن و لای خوا نزیکترن خوا لە ئێمە خۆش بێ و خوا جەزای ئەوانە داتەوە خوا نەخواستا وتارەکەمان و مەبەستی لەوە نییە ڕیش سیمایەکی ئیسلامی لا ببرێ نەخێر بەڵام لە ژێر ناوی ئەوەدا خراپە لە ژێر ناوی ئەم مێزەرە سپێدا پەنا بەخوا دەستی خەڵک ببڕی لە ژێر ناوی پیرۆزی مەلایەتیدا و زەبەرجی زانای ئاینیدا قاتیع الطەریقی خەڵک بی ڕێگری لە خەڵک بکەی بۆ ئەوەی کا بۆ لای ئیسلام بێ هەیە بە بەرجی مەلایەتی و ڕۆژانە خەریکی فاڵ و فاڵچێتیە خەریکی دەستبڕینی ئەم و ئەوە پەنا بەخوای پەروەردگار هیچ کارێک ناکا بەبێ پارە هەموو ئاواتی پارەیە ئەم مەقڕ دەکا ئەو مەقڕ دەکا بەو بەرگە ئیسلامیەوە ڕێزی زانایانی حەقیقی و ڕاستەقینەی ئیسلامی پاکیشی نێشتووە لای کاربەدەستانی وڵات چونکە ئەوەندە چۆتە ئەم دام و دەستگای و داوا شەخسیەکانی خۆی کردووە لە زمانی سولەیمان دامانە نە حەدیسە و نە ئایەتە بەسەر هاتی ناو کتێبە لە زۆربەی کتێبەکاندا بینیومە لە زمانی سولەیمان پێغەمبەردا سەلامی خوای پەروەردگاری لەسەر بێ باڵندەیەک شکاتی کرد چونکە باڵندەکان بە نەسی قورئان قسەیان لەگەڵا کردووە ئەمە ئیشکالێکی لەسەر نییە نەسی قورئانی لەسەرە باڵندەکە شکاتی هەبوو لە پیاوێک وتی چاوی شوێر کردم و تا من دوو چاوم هەیە چاوێکم دەرپەڕیوە بەردی بە چاوم دادا سولەیمان پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ ناردی و کابرایان گرت و هێنایان بۆ دادوەری بۆ دەستگای دادوەری سولەیمان پێغەمبەر سەلامی خوای پەروەردگاری لەسەر بێ وتی تۆ چاوی ئەم باڵندە شوێر کردەوە وتی بەڵێ وتی هیچ زەرێکی پێگام وتی ناوەڵا هەر هاتە خیاڵمەوە بەردێکم تێگرت و بەر چاوی کەوت و چاوی شوێر بوو باڵندەکە وتی قوربان من متمانەم پێکرد کۆم لەسەر کانی و ئاوێک تینوم بوو ویستم ئاو بخۆمەوە کۆمەڵە منداڵی لێبوون وتم ئەوانە منداڵن هاروهاجن کەم عەقڵن والله دەترسم بەردێکم پێدادەن باڵێکم بشکێنن قاچێکم بشکێنن چاوێکم کوێرکەن تینوێتەکەی خۆم خواردەوە و سەبرم کرد هەتا منداڵەکان ڕۆیشتن ئەم پیاوەکە هات بە حساب دەستنوێژی دەگرت کە سەیری ئەو ڕیشە درێژەیم کرد وتم ئەمە زۆر دیندار و ئەولیای خوایە هیچ ئەزارم نادا ڕۆیشتم زۆر بە ئەمن و ئەمانەوە لە تەنیشتەوە دەستم کرد بە ئاو خواردنەوە وەختێکم زانی بەردێکی هەڵگرت و بە چاوی دادام و چاوی کوێر کردم سولەیمان فەرمووی بە دادپەروەری حکمتان لە نێواندا دەکەم دەبێت چاوێکی کوێرکەنەوە وتی قوربان تخوا چاوی کوێر مەکەوە چونکە چاوی منی نەخەڵەتان ڕیشی منی خەڵەتان تخوا داوا دەکەم ڕیشەکەی بتاشن
ڕیشەکەی بتاشن جاو کاتە ڕیشتاشین وەکو سوکایەتی پێکردنەوە بووە ڕیشی بتاشن تا کەسی تر وەکو من بە ناوی ڕیشی ئیسلامیەوە فریو نەدا. ئەگەر ئەم سەردەما ئەو باڵندەیە بمایە دەبێت ڕیشی چەند کەسی بەتاشی بدایە خوا پەناماندا. بۆیە بەڵام مسلمانیش دەبێ ئەگەر خەڵکی خائینە تۆش وریابی المؤمن كيس فطن حذر ئیمانداری ڕاستەقینە کەسێکە کە ژیرە کە وریایە کەوا خۆپارێزە خۆی تەسلیمی هەموو کەس ناکە بە قسەی لوسی هەموو کەس ناخەڵەتێ. هەشتەم خاڵ إنه لا يحب المسرفين الله سبحانه وتعالى ئەو کەسانی خۆش ناوێت کەوا زیادە ڕەون. ئەم ئاەتە لە دوو شتا هاتووە. یەکەم پەروەردگار دەفەرمێ وآتوا حقه يوم حصاده ولا تسرفوا إنه لا يحب المسرفين. کاتێک کەوا دەغڵ و دانەکەتان بەرهەمەکەتان هاتە وەختی دروێنە و حاصڵات و هەڵگرتن زەکاتەکەی لێ بدەن بەڵام ئاگاتان لێبێ زیادە ڕەوی مەکەن. واللهی ئەم ئاەتە نەبووە سەحابە هەر هەمویان دەبەخشی. خۆی پەروەردگار سەحابەکانی ئاگادار کرد تۆ گەنمت کردووە لە 10 تەنەکەدا 1 تەنەکەی ببەخشە، هەر 9 مەبەخشە، 8 مەبەخشە، 7 مەبەخشە، شتێکیش بۆ خۆت حەقی فەقیرەکەش بدە، ڕەنجی ماڵ و منداڵی خۆشت بەزایە مەدە و خۆشت لە یاد مەکە. وەلا توسریف و زیادە ڕەوی نەکەی لە بەخشینەکەشە إنه لا يحب المسرفين. خوا ئەو کەسانی خۆش ناوێت کە زیادە ڕەوی دەکەن. ئەمە لە کوێدا هەر لە باسی زەکاتدا حەقی خۆی ئەوەی کە خوا دیاری کردووە ئەگەر شتێکیشت لەوە پێخۆش بوو سەدەقەیەک زیاتر بکەی جێگەی خۆیەتی، بەڵام زیادە ڕەوی نەکەی بڵێ هەمووی دەبەخشم یان نیوەی دەبەخشم یان باشترینی ماڵەکەم دەبەخشم. خوا تەکلیفی ئەوەشی لێ نەکردووی. دوام وكلوا واشربوا ولا تسرفوا إنه لا يحب المسرفين. خوا دەفەرمێ بخۆن لە خواردنی حەڵاڵ لە ئاوی حەڵاڵ بخۆنەوە بەڵام زیادە ڕەوی مەکەن چونکە خوای گەورە ئەو کەسانی خۆش ناوێت کەوا زیادە ڕەوی دەکەن. بەڵێزان تەماشاکە ئەو هەموو خواردن و خواردنەوەی فرێ دەدرێ، ئەو هەموو خواردنەی کە ڕۆژانە دەکرێتە تەنەکەی خۆڵەوە. ئێسام سفرە سەفەریە ڕزقی باڵندەشی بڕیەوە هەمووی کۆ دەکرێتەوە، دەنکە برنجێک جاران بە خەسان نەدرا لە 10 تا ڕۆ دەکرا. ئێستا دەنکە برنجەکە پەلکەنانەکە خواردنەکەی تر هەمووی کۆ دەکرێتەوە لە سفرەیەکی نایلۆنە و تەنەکەی خۆڵەکە. بەس ئەوەی لە جیهاندا فرێ دەدرێتە تەنەکەی خۆڵە و خواردنی زیادەیە هەموو برسیەکانی جیهان پێی تێر دەخۆن. بۆیە خوا دەفەرمێ ئەو کەسانم خۆش ناوێ ئاگاد لێبێ کان خاتونانی بەڕێز نەڵی ڕەمەزان و بە ڕۆژوم و برسیمانە واللهی دەبێ حیسابی ئەوەندە بکەی با ئەوەندە بێ کە بە پوخت و خاوێنی بخورێ و پێی تێر و تەسەر بن بەڵام باز زیادە ڕەوی تێدا نەبێ. ئەو ئاوە جوانە هەیە دەبێ ئاوە 1 قومیلی ئەدرێ و فڕێ دەدرێ. ئەزانی چەندەها ملیۆن خەڵک بۆ ئاویکی پاک و بێگردی ئاوا جوان لە جیهاندا محتاجن. هەروەها زیادە ڕەویکردن لە بابەتێکی تریشە کە جگە لەممەی کە دوو ئاەتە قورئانیەکە باسی کرد ئەوەی تێپەڕبوون لە پەیوەندی کۆمەڵایەتیەکاندا. واللهی واد لێ دێ دوایی لە ژێری دەرناچی کاری وا دەکەی خەڵک خۆشی ناوی خوش خۆشی ناوی. ئاگەمەن لە خۆمان بێ بەڕێزان پەیوەندی کۆمەڵایەتی شتێکی زۆر باشە بەڵام سنوورەکان مەبەزیانە زیادە ڕەوی تێدا مەکە. لە کتێبی ئیستەمتع بحیاتی کە دکتۆر محەممەد عەبدوڕەحمان عەریفی لە لاپەڕی 307دا دەفەرمێ برادێکم هەبوو مامۆستایەکی ئاینی بوو پێشنوێژی مزگەوتێک بوو زۆرم خۆش دەویست. واللهی بە کابرایەکی زۆر ساڵح و خواناسم دەزانی زۆر کەسێکی خێرەومەند و چاکەکار و زمان شیرین و ڕۆخۆش بوو کەچی دوای ماوەیەک هەستم کرد خەڵک زەمیان دەکرد. تەنانەت دەوروبەری مزگەوتەکە لێی ناڕازی بوون. یەکیان پێوتم مامۆستا وەڵی جەریوە پێشنوێژەکەشمان بۆ ناکە خۆی لە خەڵک بە گەورەتر دەزانێت خۆی لە ژوورەوە قەتیس کردو و نایە نوێژەکەشمان بۆ بکە حەدیسێکمان بۆ بخوێنێتەوە. بەرگریم لێ کرد وتم لەوە ئەچێ کارێکی هەبێ لە ماڵ نەبێ. وتی ناوەڵا مامۆستاوەرە حەز دەکەی دکتۆر بەیەکەوە دەچین ئۆتۆمبیلەکەی لەبەر دەرگا ڕاگرتەوە لە ژوورەوەیە کەچی بانگی نیوەڕۆیان عەسر و مەغریبی داوە نەهاتوو بۆ مزگەوت. زۆرم پێسەیر بوو ئەو پیاوەی من دەیناسم بە خواوانیە. دواتر لێی نزیک بوومەوە هۆکارەکەیم دۆزیەوە ئەویش ئەوەیە ئەم مامۆستا بەڕێزە زۆر لەگەڵ خەڵکا بەڕێز بووە. هەرچی لە ئەهلی ئەو مزگەوتە و دەوروبەر و خزم و کەس و کار و ناسیا و هەبووە لێ کۆبوونەوە. ئەمیش نە پێگەیەکی دەوڵەمەندی هەیە نە لەگەڵ حکومەتە سەرۆکارێکی هەیە و کار بەدەستان ڕێزی لێ بگرن و کارەکانی هەموو شتێک بە تەلەفۆنێکی ئەو جێبەجێ بکرێ. ئەڵێ دەمبینی یەکێ هاتووە قەرزارە مامۆستا فریام کەی مامۆستای خوا کەریمە بەڵکو دەوڵەمەندێک بێ پەیوەندیمان پێوە بکات زەکاتێ خێرە سەر فترەیەک بێنی ئیشەڵا تۆم لەبیرە ناوەکەی دەنووسی و ژمارە تەلەفۆنی لێ وەردەگرت.
ئەو دەڕۆیشت و یەکێکی تر داهات دەیگو مامۆستا نەخۆشم وەڵڵی پارەی عیادە و عەمەلیاتێکم پێ نییە. ئەگو خوا کەریمە بەڵکو شتێکت بۆ بکەین. یەکێکی تر داهات دەیگوت وەڵڵاهی خەریکە لە خێزانم زیاد دەبمەوە بەڵکو مامۆستا کاتێکمان پێ بەخشی و ئێستا کاتم نییە بەڵام بەڵکو شەو بێن شەویش مەجالی نەبوو بەڵکو بەیانی بێن. ئیتر یەکێکی تر داهات دەیگو مامۆستا کۆمەڵە کچ لە ماڵەوە ماونەوانێ هەموو قورئان خوێنن دیندارن باڵاپۆشن بەڵکو لە ڕێی جەنابتەوە بۆم بەشوو بدرێن و کەسێکی شیاوە تۆ خەڵک هاتوو چۆت دەکا و خەڵک دەناسی و خەڵکی پیاوانە ڕەفیقتە بەڵکو گەنجێکیان بۆ بدوزیتەوە کچەکانم بەشوو بدرێن. دەیگو بەسەر چاو خەمن نەبێ. کەسێکی تر دادەیگو کرێچی مامۆستا بەخوا کرێکەکەم پێ نادرێت بەڵکو لەم ڕەمەزانەدا شتێکم بۆ بدەی ماڵ کری دو سێ مانگم لە کۆڵ بێتەوە بەسەر ماکەوتە. دەیگوت خوا کەریمە بەسەر چاو. ئیتر مامۆستا ئەوەندەی بەخەڵی یەکێک لە زانکۆ تەواو کرد بوو باوکی دەیهێنا دەیگو مامۆستا دانامەزرێ بەڵکو لە ڕێگەی جەنابتەوە هەوڵێکی بۆ بدەیت. دەیگوت ئومێدەوارم ئیشەڵا شتێکم بۆ بکرێ. بەڵام لە دواییدا مامۆستا فریای ئەو هەموو خەڵکە نەدەکەوت. لە دوایی بینیم خەڵک داهاتەوە یەکێک جوێنی پێدا دەیگوت خوا ئەوەش پیاوە والله وعدی دام کتی خەمت نەبێ کەچی ئێستا کانە خەمی چم نەبێ وڵا خەمەکەم زیاد بوو. یەکێکی تر دەیگوت مامۆستا هەر لە ئەوڵەوە داوای لێبوردن لێ بکرمایە کاکە تۆ بەهارت هێنایە ئەژنۆم زانی هەموو شتێکم بۆ جێبەجێ دەکەی. من خورە خەڵکی تریش هەبوو بەس ئومێدم بە تۆ بوو تۆم پێشتر خز لە خەڵک منەتیشیان بەسەردا دەکرد قەرزارباریشیان دەکردەوە. بۆم دەرکەوت ئەم مامۆستایە لە پەیوەندی کۆمەڵایەتیەکاندا زیاد لە حەد ڕۆچوو بوو. چاو لێنەی دەوێرا ئەمجا تەلەفۆنی دادەخست ئەمجا دەرگای لە خەڵک دادەخست ئەمجا خۆی دەدزیەوە ئەمجا نەدەچوو بۆ مزگەوت تەنانەت تەرکی جەماعەتەکانی مزگەوتی کردبوو. بۆیە ئاگادار بە واد لێدە خەڵکیش ڕقی لێت دەبێتەوە نەعوزبی لە کاری واژەکەی خۆش ڕقی لێت بێتەوە لە پەیوەندی کۆمەڵایەتیەکانیشدا سنوور مەبەزێنە. خاڵی نوێم والله لا يحب المفسدين. الله سبحانه وتعالى ئەو کەسانی خۆش ناوێت کەوا تێک دەرن کەوا مفسیدن واتە گەندەڵی دەکەن بابەتەکان خوای گەورە هەمووی بە جوانی دروست کردووە ئەمان تێکی دەدەن نەخشەکە تێک دەدەن. بۆ نمونە هەیە خوای گەورە ئەم هەوا پاکەی بۆ ئێمە دروست کردووە ئەم ئۆکسجینە پاکە هەیە ئەم ژینگە پاکە هەیە ئەو ئاسمانە جوانە هەیە پاڵاوگەیەکی نایاسایی هەیە لە نزیک شارێک شارۆچکەیەکەوە کابرا پێی دەبێت ملیارلەر لە دۆلارە ئەو خەڵکەش دووکەڵەکەی هەڵدەمشێ و هەر هەموو تووشی سیر و سەرەتان دەبێت. والله خوای گەورە ئەو مفسیدەی خۆش ناوێ خاوەنی ئەو پاڵاوگەیە ئەو ئەندازیاری ئیشی بۆ دەکا ئەوەی کرێکاری بۆ دەکا ئەوەی کەوا پارەکە دەخاتە ژیرفانی ئەوەی تریشی دووکەڵەکەی بۆ دەڕوە. ئەزانی خوای گەورە ئەمانەی زۆر یعنی دەبوغزێنێ ڕقی لێیان دەبێتەوە خۆشی ناون لە ڕیزی خۆشەویستانی خۆی دەریان دەکا. هەر کارێکت کرد هەر کاسبیەکت کرد مەرجی حەواڵیەکەی ئەوەیەش ژینگەی خەڵک تێک نەدا. تۆ معمەلێکت هەیە کارگەیەکت هەیە کاکە ئۆتۆمبیلێکت هەیە بڕواتان هەبێ ئۆتۆمبیلی وا هەیە بە دواوەی دەڕۆی دەبێ ستۆپ بگری خۆتی لە دوور خەیەوە ئەڵێ بە داری تەڕ ئیش دەکا سۆبای و داری تەڕی تێکراوە ئەم دوو کەڵە لە دواوە دەڕوا کەسەکە سەی دەکەی لەوە وڵات تازە لە عمرە هات بێتەوە با بە پارەی عمرەکەت بدای بە ئۆتۆمبیلەکەت و ژینگەی شارەکەم وێران مەکە. من ناتوانم لەبەر بۆ دوو کەڵ لێن نزیک بمەوە ئۆتۆمبیلەکەت چاکێ باشترە لە عمرە سونەتەکەت. هەروەها ئەو کەسانەی کەوا فەسادی ئیداری دەکەن گەندەڵی ئیداری فەرقی ئەم و ئەو دەکەن لە حیزبی خۆی نەبی لە ئەنگری نەبی لە کۆمیتە و ناوچەوە و کتابت بۆ نەکرابێت لە حیزبی فڵانکەس و خزمی فڵانکەس نەبی کارت ناڕوە ئەوە گەندەڵی ئیداریە. والله ئەوانە خوای گەورە خۆشی ناون ئەوانەی گەندەڵی ئەخلاقی دەکەن بە فیلمی دۆبلاژکراو بە کەناڵی بە پارەی میلەت دەوڵەمەندکراو ئەم خەڵکە سەر لە شێواو دەکەن ژن و پیاو لە یەک دەکەن خیانەت یاوسەری بڵاو دەکەنەوە متمانە لە نێوان ژن و مێردا ناهێڵن گەنجەکان سەرگەردان دەکەن. بەڕێزان ئەمە هەمووی وێرانکاریە ئەمە هەمووی فەسادە و خۆش ئەوانەی خۆش ناوێ. ئەو کەسانی کەوا ڕاوچین ژینگەتێک دەدەن یعنی ڕاو دەکا ئاسک ڕاو دەکا کەو ڕاو دەکا پۆڕ ڕاو دەکا سوێسکە ڕاو دەکا ئەگەر دەرفەتی هەبێ و لە پۆلیسی دارستان نەترسێ لە هیچ شتێ دەست ناپارێزێ. هەموو ژینگە شێواندنێک فەسادە. إنه لا يحب والله لا يحب المفسدين. دەبێ ئاگادار بی چونکە تۆ هەر ئاژەڵێک لە ناو دەبەی ژینگەکەت زەرەرێکی لێکەوت. خاڵی دەیەم و کۆتایی إن الله لا يحب الفرحين. خوای گەورە لە باسی قارونە ئەم ئاەتە هاتۆتە خوارەوە. خوای گەورە قارون چونکە خۆی لەسەر ماڵ و خوێنی خەڵکی فەقیر و هەژار دەوڵەمەند کرد بوو خۆشحاڵیەکەی لەسەر گریاندنی خەڵک بوو دەوڵەمەندبوونەکەی لەسەر فەقیربوونی خەڵک بوو پیان وت لا تفرح إن الله لا يحب الفرحين. خواو کەسانی خۆش ناوێت کە لەسەر گریان و فرمێسک و خوێنی خەڵک ماڵی خەڵک خۆیان خۆشحاڵ دەکەن و دەوڵەمەند دەکەن. هەر کەسێک لەسەر نەخۆشی خەڵک لەسەر نەخۆشکەوتنی خەڵک لەسەر دڵ ناخۆشکردنی خەڵک خۆی دەوڵەمەندکا و خۆی خۆشحاڵکە یەقینی هەبێ خوا خۆشی ناوێ والله خوا ژیانی لێ تێک دەدا.
لە کۆتاییدا دەڵێم یادتان دەخەمەوە خوای گەورە بۆچی ئەم کەسانەی خۆش ناوێ. خۆ کەس ناتوانێت زەرەر لە خوادا سبحانه وتعالى، خۆ کەس ناتوانێت خوا هەژارخە، خۆ کەس ناتوانێت خوای گەورە لە دەسەڵاتی کەم کاتەوە. نەخێر، خوای پەروەردگار زاڵە بەسەر هەموو شتێکە. ئین الله على كل شيء قدير له ملك السماوات والأرض. هەمووی خۆیەتی، بۆ خوا ئەمانەی خۆش ناوێ، چونکە ئەم کەسانەی کە دە سیفەتمان لەم دوو وتارەدا باس کرد دەبنە مایە ژیان تاڵی خەڵکی. هەر کەسێکی ژیان لە خەڵک تاڵکە لە ڕیزی خۆشەویستانی خوا دەچێتە دەرەوە. ئەوەش گەورەترین کارەساتە. یا ڕەبی خوا بمان پارێزێ. وەسەلام عەلەیکم وەڕەحمەت الله وبەڕەکاتوه. وذكر فإن الذكرى تنفع المؤمنين